خەڕەمی یەکەمی ڤێنزوێلا سیلێ فلۆرس کە کاندیدی ئەنجومەنە لە ڕۆژی یەکشەمە بوو ئەنجومەنی دەستوری نیشتمانی ناوکۆکی لەسەردا دەنگیدا. ئەو لەگەڵ هاوسەرەکەی نیکۆلاس مەدۆرۆ بوو کە بە ماوەیەکی کەم لە پێش ئەودا لە بەرنکەیەکی دەنگدان لە پایتەختی وڵاتەکەدا لە کارەکاس دەنگیدا بوو. مەدۆرۆ لە وتارێکدا بۆ لایەنگیرانی بێترس لە بەرامبەر ڕخنەکانی ناوخۆی و نێونەتەوەییدا لە هەڵبژاردنەکە وتی ئەمڕۆ هیچ هێزێک لەسەر زەوی نییە کە لە هاوڵاتیانی ڤێنزوێلا ڕێگا بگرێت لە ڕاهێنانی مافی دیموکراسیان بۆ هەڵبژاردن. لە کاتێکدا لە دەڕەوەی بنکەکانی دەنگدان لە سەرانسەری وڵاتەکەدا هاوڵاتیان لە نەورەدا ڕاوەستاون و چاوەڕوانی ئەوەن کە دەنگ بدەن. مەدۆرۆ داوای بەشداریکی زۆری کردو بۆ بەشداری لە دەنگدانەکان بۆ ئەنجومەنێک کە ئەرکی نووسینەوەی دەستورە.